دي سنور مجور قال جرمه نرنجا بشانت روجي بسرد رنجا هيفوجي يعني كريستيان بحثه في مجوري وعراق بيشتي بحث كن كا شو تشتكل في بجدي مجوري هبيه بكي تجي موجة بكري تبصير أولي كريب كا كريستيان شو بيجن بو باش خستنا انجامين وكورينا وجماعة من نفس استوديو زيادتر في مجوري يجي بحث كين كريستيان زيادتر شو بيجن برئيس أندي سلاقة صلي وما مستوى زونينجي ديال المدى كان دي قال بخير زور بخير بيت بهل لو دست بيبكم شكل هاوكارم لا بيعمل كشماني برسي آية كريستيانا لباري دوا خستني أنزامي ليكولين وكان تصدالين السوشيال ميديا برادري كريستيان مان هي بلام إيه ولا ناو همو يعني مثلا رنجا خزم نشتان لوي هبيلا هذا كان براستي شتكله بشت رودا وكهبيان أوت آجر كوتنا وبو شتيك بو روداوي كآجر كوتنا وكهر روداوي كتير سرتاي با قسەیەکی سریانی دەست پێ دەکەم مەحەمیثێ شو حالەش ما خەنسەڵێش لا مەعەمان زۆر سپاس لەو چاو پێکەوتنە لێرەدا ئێمە وەک کریستیانەکان لە بۆ ئەو ڕووداوە کارەساتەی کە ڕوویدا لە حەمدانیە سەر بە برایانمان لە پێکاتەی کریستیان وا هەز دەکەین کە شتێکی لە پشت ئەو ڕووداوەدایە چ بوو خەتای ئەو ڕووداوەکە کە وای کرد تحقیقات یان هەر شتێک کە ئەنجامەکان دوا بخرێن لۆ دوواڕۆژ ئەوە بەتاکید دیارەکە شتێک لە دوی ئەو کارەسەتەدا ئەوە هەستەیان ئێش بەڵگەتان هەیە کە شتێک لە نا بەتاکید بەڵگە هەیە بەتاکید کە لە ڤیدیۆدا دیار بووە کە کەسێک علامەتی سەرکەوتنی کرد بەرامبەر دەرگاکە و قبولی نەکرد کە سوکارەکان بێنە ژۆرێ کە سوکاریان دەربینن لەو کارەساتە و هەروەها صاحبی قاعەکە کە کارەبای کوژاند قبولی نەکرد خەڵکەکان یعنی ڕێگا ببینن بۆ دەرچوون لە قاعەکە باشە بەڕێز لەوە ئێوە چی بە هۆکار دەزانن ئەگەر پێتان وایە ئەم ڕووداوە بە ئەنقەست و بەدەست کراوە هۆکارەکەی چییە؟ ئایا تەنها لەبەرەوەیە کە کریستیان بوون؟ هۆکارەکەی ئەوەیە ئێمە تاکیدینش لەو شتە کە ئیش دەکەن لەسەر دەرکردنەوەی کریستیانەکان لە سەهلنینەوە و لە عێراق لە بەدەستی هەندێک بەرپرسی حەجی شعبی بە تایبەتی کە بۆچی دەڵێن ئەو شتە پەیڕەو دەکەن کە کریستیانەکان چەند ساڵش دیکە نەمینێن لە دەشتینینەوە ڕوو بکەنە دەرەوەی عێراقیان ڕوو بکەنە هەرێمی کوردستان بەداخەوە ینی مادەم ئەو هەوڵت باس کرد کە هەوڵ هەیە چەند ساڵێکەوە ژمارەشیان کەم بوویتەوە لە ناو عێراق لە چاو هەتا ئەگەر دووریش بڕۆین سەتای ڕابردوو هاوکاریەکانی هەرێمی کوردستان بەراورد لەگەڵ عێراق چۆن دەبینن بە تایبەت لەو کارەسات و ڕووداوە ناخۆشانەی کە دەرکردنی کریستیانەکانە گرتنیانە بزرکردنیان بەڵێ لێرەدا سەرەتایی بەرپرسانی عێراق باز دەکەن کە ئێمە کریستیانەکان برای ئێمەن پشتگیریان دەکەین و نازانم چ بەس ئەو شتانە تەنها قسەیە هیچ کردارێک نبینین عکسی ئەو کردارانەیە لێرەدا لە هەرێمی کوردستان بە عکسی ئەو شتەیە قسە دەکرێ و کرداریش فعلی دەکرێ کردارەکی برایانە دەکرێ بە تایبەتی لەلایەن برا گەورەمان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی کە مووقیفەکی برایانەی هەیتی لەگەڵ کریستیانەکان ئێستا هەر کەسێک کە بە بکەوێتە کێشەیەک یان ڕووداوەک یەکەمین کەس چێ هانی دەدا برایەکەی یارمەتی دەدا ئێمە وا هەز دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو برایەک لۆ ئێمەیە برایەکی گەورەی ئێمەیە پاڵپشتی ئێمەیە هەموو جارێ هاوکاریمان دەبی لە گشت شتەکان وا دیارش لە ڕووداوی حەمدانیە هەر لە بیدایەتی ئەمبوڵانسی نارد هاوکاری نارد کە لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانی بوو کە هاوکاریان ناردە حەمدانیە و تا ئێستاش بەردەوامن ئەمبوڵانسی نارد دەرگاکانی نەخۆشخانەکانی کرد لە بۆ نەخۆشە کریستیانەکان هەروە گوتی هەر کەسێک پێویستی بە چارەسەرکردنی لە دەرەوەی هەرێمی کوردستانە بنێرن لەسەر حسابی ینی حکوومەت ینی ئەو مووقیفە تەنها برا لە برای خۆی دەکاتن باشە ینی دەتەوێت بڵێ کە جگە لە ڕووداوەکەی حەمدانیە لە تەواوی ڕۆژەکانی ژیانی کریستیانەکان لە هەرێمی کوردستان ئێوە ئاسوودەترن و هەرێمی کوردستان پاڵپشتی ئێوەیە بۆ ئەوەی وەکو کریستیانەکان پەیڕەوی ئاینی خۆتان بکەن و ژیانی ڕۆژانەی ئاسایی خۆتان بژین لێرە مەسەلەکی بەسیط دەدەمێ کەنیسەکان لە عێراق لە ناوچەکانی عێراق تێک دەدرێن تووشی کارەسات دەبیتن توش تەقینەوە دەبیتن وەک کلێسای سەیدەت نەجات کە پێش چەند ساڵێک ئەو ڕووداوەتی ڕۆستەکرا لێرە لە کوردستان عکسی وەیە عکسی عێراقە
لێرە کلێسای نوێ دروست دەکرێت پیاوی ئاینی زیاتر بە ینی بە ئاسوودەیی دەژین لێرە بە سەلام دەژین لێرە لەولای لە عێراق ئەو ڕووداوای کە ڕوویدا لەگەڵ قەداسەتی پاتریەرک کە مەرسومی جمهوری ڕاکێشراوە بەتەکید دەستی سەرۆکەچی لە حەجی شعبی تێدایە بەڵام لێرە پێشوازی بەگوڵ کرا بۆ قەداسەتی پاتریەرک جگە لەوەش ژیانی ڕۆژانەمان لێرە لە هەرێمی کوردستان ئێمە هەست دەکەین کە یان بەجددی پێکاتەیەکی ڕسەنی ئەو منتەقەین پێکاتەیەکی برایانەین لەو منتقەی وا لەگەڵمانیانی ئیش دەکرێتن بەڵام لە عێراق نا ئەو شتە نابینین لە عێراق هەردەم ینی تووشی کارەسات دەبین و تووشی ناخۆشی دەبین بەعکسی هەرێمی کوردستان بەتایبەت بە باسی ئەو کارەساتانە بکەم ئەگەر سبەی یان توزانم لە کاتێکی دوور نزیک ئەنجامی لێکۆڵینەوەکان دیار کران و بڵاو کرانەوە پێش بڵاوکردنەوەیان جارێک کریسیانەکان داوایان چییە؟ ئێوەتە مەسەن ڕەنگە یەکێکی عێراقی لە حکوومەت عێراق بڵێت ئێوەتە 9 کەس زیاتریش دەستگیر کران سزا دەدرێن ئەوانەی کە معنین لەو شوێنە ئێوە چیتان دەوێت داوای کریسیانەکان چییە لەسەر ئەو کارەساتە بزن داوای کریسیانەکانەوەیە کە لێکۆڵینەوەکان بە شێوەیەکی ڕاست بکرێتن دەستکاری پێدا نەکرێتن ئێمە دەزانین لە عێراق بە تایبەتی لە حکوومەتی عێراق کە کارەسات ڕوو بدا شتێک دەشێوێندرێ حقائقی دەرناکرێ ئێمە داوامانەوەیە کە لیژنەیەکی پێک بێن لە زیاتر لە دەوڵەتێک و بە تایبەتی لە هەرێمی کوردستانش لە ناو لیژنەکە بەشداری بێت ئەگەر هاتوو لێکۆڵینەوەکان بە پێی ئەوە نەبوو کە بە دڵی کریسیانەکان بی ئەوەی کە شکیان هەیە لەسەری دەستێکی تێدایە ینی داوا دەکەن وڵاتی دیکەش بێ لە عێراق لێکۆڵینەوە لەسەر ڕووداوە بکە بەتاکید پشتگیری لە بۆمە زۆر گرنگە وەک پشتگیری هەرێمی ئەم شتە کرایە هەتا ئێستا مەسەن وڵاتی دیکە بێ وڵاتی دیکە بڵێ پشتگیری کرایە لە بۆ هەرێمی لە بۆ کریسیانەکان هەروەها کە زیاترین حکوومەت کە پشتگیری کریسیانەکانی کردیە حکوومەت هەرێمی کوردستانە و شتە دەزانین کە پێشتر کە داعش هاتە سەهێلنینەوە باش حکوومەتی عێراق دەزانی کە کریسیانەکان لە منطقەکانی سەهێلنینەوەیە دەبوایە پارێزگاریان لێ بکە حمایەیان بکە قبول نەکە ئەو شتە ڕوو بدا بەڵام لێرە لە هەرێمی کوردستان دەرگایان لێیان کردەوە پارێزگاریان لێیان کرد هەروە ینی قوتابخانە لۆمەی دروست کرد هەموو شتێک لۆمە تەوفیری کردە و شتە لە عێراق نابینین ینی دەتەوێت بڵێ لە عێراق سەلامەت ئاسایش سەقامگیری بۆ کریسیانەکان نییە نەخێر نییە ئەوەش بەدەستی ینی بەداخەوە بەدەستی حەجی شعبی و کەسانی پشت حەجی شعبی هیچ سەقامگیرێکمان نییە لە عێراق دیارش لەو کارەساتە و دیارش لە پێشەوەی لەو ڕوودانەوەی بەرامبەر قەداسەتی پاتریەر کە مەرجعی گەورەیە لای ئێمە ئەو ڕووداونەی کە ڕوویدا بەرامبەری من مژارێکی هەستیار با باسکەم ئەگەر ئەزانم بەدڵیشتان نەبوو دەتوانن وەڵامیش نەدەونەوە بە تایبەت لەسەر ژیانی بۆ کوزاواکە لە سوۆسیال میدیا هەتا لە برادرە کریسیانەکانیشم جێلێ دەبی کە ژیانیان لە مەترسیدایە هەتا لە خزمی کەس و کاری نزیک و دوورشیان هەوڵی ئەوە دەدرێت هەتا ژیانی ئەوانیش بخرێتە مەترسیەوە ڕاستیەک لە بۆم شتە هەیە ئەوەی لە سوۆسیال میدیا باز دەکرێت نەخێر دیار بوو کوزاوە کە بەشداریان کرد لە پرسەنام ئەگەر دوایەوە لەم دووسێ ڕۆژە بەخۆیان بەتاکید ینی تاثیریان لێ دەبی یان دەرونی تاثیر دەرونی گەلە گەورەیان لەسرە هەر کەسێک بێت و تاثیرە دەرونیەکە لێگەڕین مەسەلەن هەندێک هەبن هەڕەشەی کوشتنیان لێکرابی سەراحەت بێ بڵێم معلوماتم نییە شتێکی وانە ناشتێکی وا نەبیستومە ناو خەڵکی ئێمەش نەبیستومەوە شتە زۆر باشە سپاس دەکەین بەڕێز ئەندی سولاقاس لەوە مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بووی دەست خۆش هاویتم بەسیمە هەر بژی